پێم وایە ئافرەتان خۆیان سەبەبکارن بۆ کێشەی ناو کۆمەڵگا لە ڕێگەی سۆشیالەوە لە ڕێگەی پەیوەندیەکانەوە. ئافرەت دەتوانێت خۆی هەبوونی هەبێت لە ناو کۆمەڵگایە ڕێز بۆ خۆی دابنێ بۆی بەرامبەرەکەی ڕێزی لێ بکرێت و بێجگەلەوەش ئێمە بێ ڕێزمان لێ بکرێت وەکو دایکێک وەکو خوشکێک وەکو ژنێک سیر بکرێت لە ناو کۆمەڵگا. دەربارەی ئافرەت ئەو بوونەوەرەیە کە دەبێت لە مجتەمەعەکەی ئێمە ڕێزی لێ بگیرێت. ئافرەت یعنی ژیان، ئافرەت یعنی بەبێ ئافرەت ژیان نابیتن بەڕاستی. دەبێت لە مجتەمەعەکەی ئێمە ڕێزی لێ بگیرێتن. هەروەها دەبێت ئەزیەتی ئافرەت نەدەین لەو مجتەمەعە. لە هەر کۆمەڵگایەکدا ڕێز لە ئافرەت گیراوە کۆمەڵگایەکی سەرکەوتووە و ئێمە بوونمان لە ژیاندا هەر یەکەمان بەهۆی ئافرەتێکەوەیە، بوونی هەمومان بەهۆی ئافرەتەکەیەوە و لە ناوچوونی هەمومان ئەگەر لە چۆن بڵێم لە خۆشەویستی لە حەشق شکست بخۆی بەهۆی ئافرەتەکەوەیە، کە لە دایک ئەبیت بەهۆی ئافرەتەکەوەیە، کە لە تەمەنی گەنجی دای بەهۆی ئافرەتێکەوە ژیانەکەیت کە ئەشمریت هەر ئافرەتێکی بۆ تەگریت.